بە ئامادەیی هاوڕێ و جگەرگۆشە و خێزانی بیرمەند و نووسەر و توێژەری فەلسەفی فاروق ڕەفیق بە خێراتنی ئامادەییتان دەکەین لە ئێوارە هەرمانی فاروق ڕەفیق. ئازیزان، ئێستا کورتە ڤیدۆیەک لەبارەی ژیانی فاروق ڕەفیق پێکەوە بینین. پاش ڤیدۆکە چەند ساتێک گۆڕایاڵی تارە دڵنشینەکەی مامۆستا دانا محێدی نەبین بفەرموون. ساڵی 1961 لە شاری سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەیی لەو شارەدا تەواو کردووە. هەر لە تەمەنی لاویەوە تێکەڵ بە دنیای فکر بووە. خوێنەرێکی بێپایانی کتێبە جیهانەکان بووە و هەمیشە بەوە ناسراوەتەوە کە ئاگامەندینەوەکەی بووە. کاتێک لە خوێندنگە دەبێت بەشداری چەندین چالاکی هونەری و شانۆیی دەکات. لە قۆناغێکدا شیعر دەنووسێت، لە قۆناغێکی دیکەدا باز دەداتە ناو قوتابخانە جیاوازەکانی فەلسەفەوە و بیرکردنەوە و لێتوێژینەوەیان ئەزمون دەکات. گەشتی خوێندنی باڵای کە یەکێکە لە قۆناغە گرنگەکانی ژیانی و هەموو تەمەنی بۆ تەرخان کرد. لە زانکۆی بەغداد دەست پێ دەکات و فەلسەفە دەخوێنێت تا دەگاتە کەنەدا و لە زانکۆی کارڵتۆن دەگیرسێتەوە. زیاد لە 30 کتێبی نووسی، زیاد لە 50 تری ئامادەی چاپن. سەدان چاوپێکەوتن و بەرنامەی تەلەڤیزیۆنی ئەنجامداون و هەرە گرنگترین پرۆژەی دامەزراندنی خانی حکمەت و ئەنجامدانی ئەو کۆرسە فکری و فەلسەفیانە بوون کە سەدان خوێندکاری بوارەکەی لێوە بەرهەم هاتن. ڕۆژی 28 چواری 2026 ماڵ ئاوایی کردو، خەرمانێکی لە دنیای عەقڵ، لە هەزر، لە تێڕامان و بیرکردنەوە بۆ بەجێهێشتی. ئەمە وەسایەکێک لەو ترسانەی کە نووسەران هەیەە، ترسی ئەوەیە لە تەمەن مەودایان نەدا، بواریان نەدا، ئەوەی کە لە خەیاڵیانە ئەوەی لە ئەندێشەیانەیە بیکەن یان بینووسن، تەمەن ڕێگەیان نەدا. ئەم ترسە لای تۆ هەیە؟ زۆر بە زۆری هەیە و بە زەقی هەیە لە ڕاستیە، لەبەر ئەوەی کە بە تایبەتی کە پەڕشبڵاو بیتەوە زەمانی زۆر بە خێرایی ڕۆ من ڕۆژنووسی 14 کتێبم هەیە. باشە ئێستا ئەمەوێت کاتم هەوێدانیشم تەواویانکەم، بەڵام تا خەریکی یەکێ لەو کتێبانە بیت مەشروعێکی ترێت کە بێت سەرقاڵی هۆژنی شتێکە منی کوشتووە ڕاستە گورزی شیرە داوم دەڕات ئەندێ شتی داوەکی دە ژیانە هەیە کە گورزەیە، بەڵام ئەوەی گورزی گەورەی داوە ئەوەیە کە بە تەنگەواتی من بۆ ئەم جواتە کە جواتی کوردیە کارێکی کردو هەندێک لەوە شوعاندۆ بکەمەوەتە لە پڕکاوی شتێک نوقسانی هەیە، شوێنێکی بەتاڵە بێ قسەی تیا بکەی، کەسێکی تر قسە ناکات. ئەم ترسە لە مەرگ خۆی بەشێکی ژمانەدارە، وجودی مەرگ لە ڕاستیە یەکێ لە ماناقوڵەکانی مەرگەوەیە کە تۆ ژیان بەجددی وەبی. مەرگ بۆیە هەیە بۆ ئەوەی کە تۆ لامسەرلایی بالای ژیانە نەڕۆی، بەڵکو ژیان لە ئامێز بگری و ئەشزانی کە مەرگێن لە مەرگە ترسی بە دڵنیاییەوە لەبەرەوەی کە ئیشەکانم تاوانەکە یەک دوم بەم مانای ترسی چۆن پۆسیبڵەتێکی وکوهای دیگە پۆسیبڵەتێکی ژیانە بم مانای لێ ناترسم، بەڵکو لێی تێگەم، بەڵکو ئەزانم کە هەیە، بەڵکو ئەشمەوێ هەتاکو کاتەی مەرگێ من کۆمەڵە ئیشم کردێ و کاتە بە ئاسوودەی بکەم من مۆزاکەین.
ئەمێستا لەبەر ئاوێنەیەکی تۆڵقزدا دانیشتوم، لە ڕوخساری دزێوی خۆم دەنوارم. ئاوێنە بە پەستی من پێدەکەنێ، جاری فرمێسک بەسەر گۆنایدا دێتە خوارێ، زەنگۆڵ زەنگۆڵ. لەوەتی هەم بۆنەوەرێکم دست بە خوداوەندەکان دەجەنگم، خوداوەندی لەمامێک، خوداوەندی جوانی، خودای چەرخی بەردینیەکان. ڕوخسارم سەرجەم شوێنزانی قوڵی خەونەکانمە، هەر لە ئەزەلەوە خەونە مردووەکان هێرشم بۆ دێنن، خەونی ساوز، خەونی سپی و خەونی هەمەی ئاو. من لە ئاوێنەدا ڕابردووی خۆم دەبینم، لە ڕابردوودا پێغەمبەرێکی شاعیر بووم، نیوەم لە ئاو و نیوەکەی دی لە ئاگێر، ڕۆ ئاسمان خروشم دەبێت، سپاسی خودام دەکرد، خودای جیهانی بوون و نەبوون. سپاسی من بۆ تۆ یەزدان، تەڕەنج و مەینەتی کردە هاوڕێی هەمیشەی من. من دەزانم دەرد و ڕەنج تاجێکەوە لەسەر سەری مرۆڤە گوڵباران، نەفرەتی من بۆ تۆی یەزدان کە منت توڕ هەڵدایەنێ و گێژاوی بوون. لە ڕابردوودا مناڵی من جیهانێکی تار بوو، بە دەگمەن خۆری و لێڵدەهات، نسێی نسێ بوو، بە دەگمەن بارانی لێباری، بیابانی بیابان بوو، بە دەگمەن بەختیاری دەبووە میوانی. بەندەری ناومێدی بوو، هاوارم دەکرد ئەی زەمین، من لە چاتە دۆزەخیەکانی تۆ بێزارم. ئەی شەوی تار من لە تاریکی پڕ لە گوناهت بێزارم، ئەیەوە قیانم سیارام، من لە ڕابەترسناکەکانی تۆ بێزارم. ئەی ئاسمان، من لە ئامۆژگاری نێو کتێبە کوچەکانت بێزارم. ئێستا وەرزی پاییزە و گەڵا ڕزیوەکانی تەمەنم کۆ دەکەمەوە. من لە ئاوێنەدا ئێستای خۆم دەبینم، کەسێکم نامۆ، گوناه بارێکی بێگوناه، یاری بە ئاگر دەکەم، ڕووی گوڵەکان دەڕووشێنم، پردێک لە شکۆمەندی لەسەر ڕووباری عەزاب دروست دەکەم، کەسێکی نامۆ. نەبستە خاکێکم هەیە و نەدەستگیران و نەجگەرە و نەخودا و نەتریا، دورگەیەک بەڵام چ دورگەیەک ساڵەوانە، وشتی بەرەنگ بێباران بێبەفر بێهەور، دوور لە پاکی دوور لە پەریمار، دورگەی بزربوون لەداهاتوودا لە بەردەم چرای کزی خەمە پیرەکاندا برینەکان
بەگرین کتێبی پیرۆزیاشی بوو دەنووسمەوە لەگەڵ برینەکانم بە خودای نابینا و بەم چەرخە پێدەکەنین ئاهەنگێک بۆ کۆمەندی و ناومێدی و بۆ بێهودەی دەگێڕین ماڵاوایی لە خاک و لە ئەسپ لە ئینجیل و لە قورئان دەکەین لە ئاوێنەدا ئینسانێکی گوناهبار دەبینم لەسەر خەرمانی گوناهەکانی شایی دەکات گوێ لە سیمفۆنیای شەهوەت دەگرێت بۆن بە گوڵە مردووەکانەوە دەکات بەدەم داڵ یاشتی خودای جەنگ و فریشتە سۆزانیەکانەوە پێدەکەنێت فرسە بۆ مەرگێ و باڵندانەی پەتای خۆ لە بیرکردن بڵاو دەکەنەوە دادەنێ لە پرسەی ئەسب کوژ و خۆر کوژ و جوانی کوژەکاندا شیوەن دەگێڕێ کاتێ هەواڵی مەرگی خوداوەندی عاشق بوو چۆڕایی هاتنی زەریای سۆز و گیاندانی باوکی پەکوو لە پایزە دەبیستێ تاقا پێدەکەنێت ئەو شەوە لە کابارەیەکدا ڕاکی نۆش دەکات لە بەردەم ئاوێنەیەکی فۆقسدا دانیشتووم لە پەستی بوونە ئینسانی خۆم دەنوارم بە مێشک و ژێک مێشەخەگانە لە ڕووسارم دەتەرێنم بیر لەو ساتە دەکەمەوە کە پێشی دەکەم و دوا هەناسە دەخینکێنم زۆر سپاس بۆ هونەرمەندی عزیز ڕزگارەمین کە بەشێک لە هۆنراوەکانی فاروق ڕەفیقی پێشکەش کردی. ئازیزان، کۆمەڵێک لە هاوڕێیان و ئازیزانی ناوەند و ڕێکخراوە ڕۆشنبیریەکان جەبکە گوڵی خۆشەویستی و وەفای خۆیان پێشکەش بە یادی هەرمانی فاروق ڕەفیقەکەن. سەرەتا بەشێک لە خێزان و ئازیزان وەک ڕێزێک لە بەخشینی ئەو هەموو خۆشەویستیە بانگ دەکەینە سەر ستەیج با بفەرمون. فرمان. خلاص ماما كان لا خلاص يا ماما ئێستا من ناوی ناوەند و ڕێکخراوەکان نەخوێنمەوە یەکەیەکا دەتوانم بفەرموو. ماڵی سوهرەوەردی، کوردستان کرۆنیکال، هەر بە ڕێزێک فەرمووی چەمکە گوڵەکەی ناتوانێت لێرەوە سەرکەوێت. دەستگای چاپ و پەخشی سەردەم، فەرموو بەڕێز لێرەوە. دەستگای چاپ و پەخشی سەردەم، دەستگای ڕوانگا بەشی کلتور، ڕێکخراوی ئازادبوون،
ناوەندی جەمال عیرفان ڕێکخراوی PDO نێوەندی ڕۆشنگەری ناوەندی ڕەهەند ڕێکخراوی پەروەردەی سەردەم ماڵپەڕی کلتوری دیدی من وێستگە نیوز ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال نەبەس ناوەندی ژینگەی و ئاوادانکردنەوەی کوردستان دامەزراوەی کەریمی عەلەکە کۆمەڵگەی پەروەردەیی مارگرێت هەر بە ڕێزێکی تر گوڵی هەیە ئەتوانێت بفەرمێ گەر ناوی نەگەشتۆتە لای ئێمە زۆر سپاسی خێزانی فاروق ڕەفیقەکەین بۆ ئامادەبوونیان لەسەر ستێج سپاسی هەموو خۆشەویستیەوەکەین لە بەرامبەر پێشکەشکردنی گوڵتان بۆ بەخشەکانی فاروق ڕەفیق فەرموو نەتوانن ئیستراحەتی خۆتان وەرگن هەر هاوڕێ و دۆست و میوانێک خواستێتی یادەوەریەک باس بکات بۆمان لە هەرمانی فاروق ڕەفیق با بێتە ئێرە و پێمان بڵێت دەستێک بەرز بکاتەوە و ناوەکانە نووسین و ئەو وەخت یەک باڵتانەکەین لەویا مایکێکی ئامادە هەیە دەتوانن لەوێەوە بە کورتی یەک دوو دەقا باس لە یادەوەریەک بکەن بۆمان لەگەڵ فاروق ڕەفیق بە خێراتنی خۆم و ئێوەی بەڕێزی یەکەم لێرە باوەڕم وایە خێزانە گەورەکەی کاک فاروق هاوڕێکانی بوون ئەوانەی کە عمرێک و تەمەنێکیان لەگەڵ بەسەر برد جوانترین شتی کاک فاروق لە لای من بەڕاستی جددیەتی بوو لە ژیانە قسەیەکی خۆشیە بۆ هەموو جارێک دووبارەیە کردەوە ئەیوت من حەزم لە سوحبەتیشە بە جددیەوە وەرگرتنی ژیان بە جددی تەسەورەکەم بەشێکی ئەو وێنەیە کە ئێستا لە بەرچاومانە ئەو حتا دژبەریەی لەبارەی کاک فاروقەوە هەیە بەشێکی زۆری سەبەبی ئەوەیە کە کاک فاروق ژیانی بە جددی وەرگرتبوو بەڕاستی بوونی لەناو کۆمەڵگاکەیە ئەو کێشانەی کە ڕوبەڕوویە بوویەوە ئەو مەترسیانەی کە هەستی پێ کرد لە ئاستی تاکە کەسی و لە ئاستی جوات و لە ئاستی کۆمەڵگاشا بە شێوەیەکی گشتی و کەوتم کاک فاروق ئینسانێکی جددی بوو نەیەتوانینە لەگەڵ خۆی و نە لەگەڵ دەوروبەرەکەی خۆی لەگەڵ هاوڕێکانی لەگەڵ کۆمەڵگاکەی هیچ جۆرە سازشێک هیچ جۆرە ڕووپاماییەک هیچ جۆرە مجاملەیەکی هەبێت لەبەرەوە دڵنیام کە ڕەنگە کاتی زۆر زۆر خۆش و زۆر تایبەت و زۆر پڕ لە عیشق و خۆشەویستی لەگەڵ هەر کەسێکمانە بەسەر بردبێ لە هەمان کاتە ڕەنگە ئازاری هەر کەسێک لە ئێمەشی دابێت لە ڕاستیە
و ڕەنگە ئەوانەی کە کاک فاروق زیاتر لە هەر کەسێک ئازاری داون کەسە هەرە نزیکەکانی کاک فاروق ببن لە خێزانەکەیەوە لە براکانیەوە لە خۆشکەکانیەوە لە هاوڕێکانیەوە لەو کەسانی کە زۆر لی نزیک بوون بەڵام بەڕاستی ڕەنگە بە ئەو پڕی قەناعەتەوە پێتان بڵێم کاک فاروق کەسێک بوو کە ئەیتوانی باوەشێک بێ بۆ هەر کەسێک بەڵام هەستێگە خۆی لە باوەشی هیچ کەسێکا جێگای نابێتەوە بەرحاڵ یادی بەخێر خەمێکی قوڵی وە بەجێهێشتوین کاک فاروق ئەو ترسەی کە هەیبوو لە مەرگ لە ڕاستیە بەو شێوەی کە خۆی بیری لێ کردەوە بەشێکی هاتە دی گرنگەوەی لە دەرەوەی هەر جۆرە دۆخێکی دەرونی کە هەر کەسێکمان هەمانە جددیەتی ئەو ئینسانە ڕازگۆیی بەرامبەر بە کۆمەڵگاکەی ڕازگۆیی بەرامبەر بە هەڵوێستەکانی خۆی بنرخێنین و جارێکی تر سوپاسی هاتنتانەکەم بە خێراتنتانەکەم وەکوتم لە جیاتی هەمومان بەخێر بنیاخۆ زۆر سپاس بۆ مامۆستا هاوژین بەڕێز هەرێم هادی سڵاو دۆستان هەموو لای بەخێر بن من ئەمێ وەکو فێرخوازێکی مامۆستا فاروق یادەوەرەیەکی کورت و چەند سەرنجێ بەم زۆر بە کورتی بیرمە ساڵەکانی یەکەمی هاتنەوەی بوو لە کەنەدا سەرقاڵ و وەرجێڕانی کتێبێ بووم لەو دیوەستەوە ڕێبەرێک بۆ بیکردنەوەی ڕخنەیی لە ڕاستیە بە هیچ شێوەیەک ئامانجی منەوە نەبوو کتێبەکە تەواوکەم و بڵاوی کەبەوە وەکو مەشقێک بۆ توانای وەرجێڕانی خۆم چەند چاپتەرێکم وەرجێڕابشانممە وەکو مامۆسایەکی گەورە وتی ئەمیشە هەم کتێبەکە زۆر باشە هەم وەرجێڕانەکەی تۆ وە لە ڕاستیە مامۆسای گەورەش ئەوەیە مامۆسای گەورەوە نییە سخناخکە بە زانیاری بەڵکو کارکتەرە دروستکە ئەو پیاوە باوەڕ بەخۆبوونی لە منا دروست کرد و من خۆم بە قەرزاریە بینم و لە ڕاستیە ئەوەش بڵێم کە ڕێزگرتنی قوڵ بۆ کاک فاروق بریتە لە ڕێزگرتنی ئەو شتی وا لە کاک فاروق کاجیە ڕێز بێ کە فەلسەفەیە کە ئیرادی بیرکردنەوەیە کە ئیرادی بیرکردنەوەی ڕخنەییە من بە کامە قەناتۆم قساکەم ئێمە ئەمڕۆ هەمومان کەمتر ئازادین لە دوێنێ لەبەرەوەی بلدۆزەرێکی فکریمان دژی ستەمکاری بە هەموو جۆرەکان و لە دەستدا لە ستەمکاری سیاسی و بیگرە بۆ دینی بۆ کولتوری تا دوایی ئێمە ئاشەیە لە ناو کتێبەکانی بیرکردنەوەکانی مامۆستا فاروق هەڵگرینەوە بەڵام لە ڕاستیە دلێریەکەی ونە ئازایەتەکەی ونە خۆ بە قوربانکردنی چاکی گشتێکی ونە ومێ دەکەم ڕۆحی ئەو کارێ بکە ئێمە هەمومان مەشقین خەباتکەین هەر کەس و بە پێی توانای خۆی بۆ کۆمەلگایە کە ڕێزی ئەقڵەگرێ ڕێزی مەدەنیێتەگرێ و ڕێزی ئازادیەگرێ ئەگەر نا لە ڕاستیە باجەکی قورسە بێ بۆ خۆمان بۆ مناڵەکانیشمان ڕۆحی شاد بێ بخێر بن سەرچاو زۆر سپاس خاتون ناسک هاوڕێی ساڵانێک لە ژیان کە لەگەڵ فاروق ڕەفیقدا ژیان کرد مەتەنگێڕانی قەدرگران سپاس بۆ ئامادەبوونتان ئێمە ئەمڕۆ لێرەدا هەم پێویستی بۆ دەربڕینی خەم کۆی کردوینەتەوە هەم پێویستی بۆ دەربڕینی سپاسگوزاری خەم بۆ ئەوەی کە فاروق ئیتر لە نێوماندا نەماوە وە سپاسگوزاری بۆ ئەوەی کە ئەو لە تەنها بیرەوەری زیاتری بۆ جێهێشتین ئەو جگە لە خەم هەم پرسیار هەم نائارامی فەلسەفی هەم تێز و هەم جورئەتی قسەکردن و هەستی بەر پرسیارەتی بەرامبەر بە کۆمەڵگا و خاکی باو باپیرانی لەلا بەجێهێشتین فاروق لەو جۆرە مرۆڤانە بوو کە کۆمەڵگا و هەڕەشەکانی نەی دەتوانێت ڕامی بکە ئەو لەوانە نەبوو بتوانێت ببینێت هێزی ڕەش خەریکە کونوکە لەبەری کۆمەڵگا کە داگیر دەکەن و ترس دەڕژێنە ناو فەزای گشتی و پانتایی بیرکردنەوە و پرسیار بەرتەسک دەکرێتەوە کەچی ڕووەرگێڕێت و هیچ نەڵێت بۆ ئەو بیرکردنەوە کردەیەکی نوخبەوی نەبوو بەڵکو و پێداویستیەکی نەتەوەیی بوو ڕێک لەم باوەڕەدا بوو بە هێزی و شەو بیرکردنەوە و لە پشت ڕۆژەی بنیادنانی خانەی حیکمەت بۆ لێکۆڵینەوەی فەلسەفیەوە کە پێکەوە لە ساڵی 2006 دوای گەڕانەوەمان لە کەنەدا بۆ کوردستان دەستماندایە خانەی حیکمەت بۆ ئەوەدا نەمەزرا تەنها سنتەرێکی چالاکی و بەرهەمی ڕۆشنبیری هەبێت بەڵکو خانەی حیکمەت پانتاییەک بوو بۆ بیرکردنەوەی ڕەخنەیی ماڵێک بۆ پرسیار وە کونجێک بۆ فەلسەفە سەرزەمینێک بۆ ڕاگۆڕینەوە لە ناو فەزای گشتیدا لە پێناو دروستکردنی تاکی کوردی پرسیارکەردا وە لەوێوە دۆزینەوەی دەرچەیەک بۆ نیشتیمان و سازدانی یان کۆکردنەوەی چەمکەکانی نەتەوەیەکی پەرشوبڵاو ئێمە پێمان وا بوو کە سەرمایەی نەتەوەیەک تەنها ئابووری و دەستگا و ژێرخانی مادی نییە
بەڵێ ئەوانە گرنگن بەڵام نەتەوە پێویستی بە سەرمایەی ناوەکیش هەیە سەرمایەی ناوەکی لە چەشنی بیرکردنەوەی ئازاد جورئەتی دەربڕینی ڕەخنا توانای جیاکردنەوەی ڕاستی لە دروشم جیاکردنەوە و لایەنداری بۆ خەڵک و لایەنداری بۆ ئایدۆلۆژیا جیاکردنەوەی هەستی بەرپرسیارەتی لە سەرکزی و لە خۆگونجاندن فاروق تا 2 ڕۆژی تەمەنی بێماندوو بوون کاری بۆ سازدانی فەزایەکی گشتی کوردی کرد کە تێدا خۆشەویستی بۆ نیشتیمانی باو باپیران مانای ملکەچی توێرانە نییە بەڵکو هەستکردنە بە پرسیارکردی و سووتان بۆ ئەوانەیە کە جەزرەبەی ژێردەستەی و پیلانی جەهەنەمیانەی نوخبەی کوردی و ناحەزانی کورد دەچێژن ئەو پێی وابوو خۆشەویستی ئەو خەڵکە مانای ئەوەیە کە ئەو شتانەی پێ بڵێت کە ئازاری دەدات و ناڕەحەتی دەکات ئەو پێی وابوو گرفتێک نییە بە ئازارەوە ئەو ئایدۆلۆژیایە لەسەری خەڵک دەرکەیت کە هەستی بچووکترینی دەداتێ بە بەراورد بە خەڵکی نەتەوەکانی تر کە توانای بیرکردنەوەی هەژارتر دەکات کە کۆمەڵگا نائینسانی تر و تاریکتر و ترساوتر دەکات ئەو لەو پێناوەدا ڕوبەڕووی سەختی و هەڕەشەی زۆر بۆەوە بەڵام ئەو دەیزانی ئەوان خواستیان دروستکردنی کۆمەڵگایەکی لاوازە یەکەم شت پەلاماری توانای بیرکردنەوە و جورئەتی قسەکردن دەدەن تێیدا تەنانەت لە ڕۆژانی پرسەکەشیدا ئەو هێزە ڕەشانە لە هەوڵی ئەوەدا بوون ڕقی ئایدۆلۆژیایان دەنگی لە خەم و ماتەمینی بەرزتر بێت بۆ ئەوەی پەیامێک بۆ ئێمە بنێرن و بڵێن بەم جۆرە ڕوبەڕووی هەر کەسێک دەبینەوە کە هەوڵ بدات پەردە لەسەر قسانمان لابدات و گەل ببینێت کێ دوژمنێتی بەڵام بە هەڵەدا چوون هەر ئەم ڕۆژانە لە ناو خەمی قوڵدا ئێمەنەوەیەکی نوێ لە گەنجی بوێر دەبینین کە پرسیارەکان درێژە پێدەدەن و سوورن لەسەر ئەو بیرکردنەوە ناڕەحەت کەرانەی فاروق بەشی گەورەی تەمەنی لەگەڵ بزەراند ژمارەیەکی گەورە دەستیان داوەتە قسەکردن و ئامادەنین کۆمەڵگای کوردی لەبەردەم ترس فەناتیزم بێدەنگی و تەمبەڵی زیهنی دابەجێ بهێڵن بۆیە خانەی حکمەت مێژوویەک نابێت سەبارەت بەوەی لە 20 ساڵی ڕابردوودا چۆن بووین بەڵکو خانەیەک دەبێت سەبارەت بەوەی لە مەودووە بەردەوام دەبین و لەوەی خانەیەک بێت بۆ هەناسەدانی بیرکردنەوە خانەی حکمەت هەر خانەیەک دەمێنێتەوە بۆ فەلسەفەیەک کە ڕاکردن نییە لە واقع بەڵکو ڕێگەیەکە بۆ گەڕانەوە بۆ واقع بە بەرچاوڕوونیەکی زیاترەوە خانەیەک دەبێت کە دەنگی فاروق درێژە پێدەدات لە ڕێگایکردنی پرسیاری نوێ و ئەنجامدانی گفتوگۆی بە بەرهەم بۆ کەسانێک کە دەیانەوێ بیر بکەنەوە تا ئەو کاتەی خەڵکانێک لە کۆمەڵگای ئێمەدا هەن کە دەیانەوێ بیر بکەنەوە ڕەخنە بگرن خەڵک خۆیان خۆش بوێت دەنگی فاروق لە ناوماندا هەر دەمێنێتەوە زۆر سوپاس بۆ ئامادەبوون و گوێگرتنتان پێم وایە مەرگی کاک فاروق ئەوە لێ ئەمە ئاخوازێ کە هەر بڵین هەرمانێکی چالاکیشی بۆ ئیزافە بکەین لە ڕاستیە چونکە ئەگەر قەرار بێ مەرگ کۆتایی هەموو شتەکان بێ مانایەک لە ژیانە بوونی نییە لە ڕاستیە من خۆم وەکو پزیشکێک کە یەکەم جا لەگەڵ کاک فاروقا ئاشنایەتیم پیا کرد و بەشداریم لە کۆرسەکانیا کرد 3 کۆرس چالاکانە هەر کۆرسی بۆ ماوەی 3 مانگ وەکو خوێندکارێک لە کۆرسەکانی مامۆستا بەشدار بووم یەکێک لەوانە کە بریتی بوو لە لۆژیک منطق کە لە ڕاستیە زۆر چاوی کردمەوە و زۆریش پێویستیم پێی بوو چونکە ئێمە پێمان وایە کە لە ڕاستیە ئەو دوالیزبەی نێوان فەلسەفە و زانست من بەشێکی زۆری وەڵامەکەم لای کاک فاروق وەرگرتەوە لە کۆرسی دووەما کە بەشدار بووم لەگەڵیا کۆرسی هونەری زانست بوو لێرەیە وەکو پزیشکێک لە سەروبەندی وەرگرتنی پسپۆڕیا بووم ڕاوێژم پێکرد ئەگەر چی لە شەشی ئامادەی و لە قۆناغ و کۆتای کۆلێژی پزیشکی یەکێک بووم لە خوێنکارە پێشەنگەکان لە ئەوائیلەکان هەمیشە خولای ئەوم هەبوو ئەم خوێندنەوە بوو بە بەشێکم لایەکی دیکەشم بریتی بوو لە زانستە پزیشکیەکە و ئەبدەیت بوونم لەم مەجالەیە تووشی جۆرێک لە دژیەکی بووبووم حەزم ناکرد دەست بەداری هیچ کامیشیان بم ڕاوێژم بە مامۆستا کرد یەکێک لە مامۆستاکانی خۆم پێم وتم من ئەمەوێ دەقدیمی بەشێکی بکەم بۆ پسپۆڕیەکەم دکتۆرا لە بەشێکا وەربگرم کە کۆمەکم کە ئەم دوو خولیان پێکۆ کۆ بکەمەوە زۆر کۆمەکی کردم وتم حەزم لە زانستی دەروون پزیشکیە بۆی ڕوون کردمەوە کە هەڵبژارنەکەت هەڵبژارنێکی دروستە و ئەترسیشم هەبوو لێتان ناشارمەوە لەو پاشاگردانەی کە لەم مەجالەیە بوونی هەبوو چونکە ئەمڕۆ خەڵکانێک پیا بوون
هەمووی بەناوی پسپۆڕۆشتە هایەک ئەڵێن کە لە ڕاستیە باگراوندێکی زانستی ئەبدەیت و بەحتی نییە. ئەو پێی وتم نە تۆ دێی لە ڕێی دیراسەکردنی زانستی توێکاری و پزیشکی و بایۆلۆجیەوە دێی بۆ ئەم مەجالە، بۆیە ئەوەی کە تۆ ئێڵەی هەمووی پاڵپشتە بە بەڵگەی زانستی لەبەرەوە هیچ دوو دڵ مەبە درێژە بە خوێنەکەت بە. زۆر یارمەتیدام فعلەن چوومە بەشی دەروون پزیشکی و دکتۆرام لەوایە تەواو کرد. دوایی کە لەگەڵ مامۆستایە کۆرسی هەر لەسەر بەندی دکتۆراکەمە کۆرسی فەلسەفەی ئاکارم ئەخوێن. زۆر خولیان بوو لەوەی کە ئیش لەسەر ئاکاری پزیشکی بکەم. لە ڕاستیە لە لای مامۆستا فێری ئەوە بووم پزیشک ئەگەر چی پێویستی بە بەکارهێنانی ئەو پەڕی توانە فاکەڵتی عەقلیەکان هەیە لە هەمان کاتژا پێویستێکی بە دڵێکی زیندوو هەیە. مامۆستامی بە من ئاشنا کرد. هەمیشە پێوتم دکتۆر ئەگەر تۆ بەس تەنها دکتۆری بکەیت تەنها زانست بێ مانایەکی نییە، زانست ئەبێ ڕۆحێکی هەبێ، ئەبێ تۆ وەکو پزیشک لە پاڵ ئەبدەیتبوونت لە کار زانستیەکە دڵی خاوەندڵێکی زیندوش بی باشترین شت بۆ چارەخوازەکان بکەی. وڵە ڕاستیا تا ئەم ساتە وەختێک قسەی تیاکەم هەموو جارێ ئەمە بیری خۆمە هێنمەوە. زۆر جار ئێمە ئینسانی غەفڵەتەمان گرێ بەس کەگەمە سەر ئەوەی کە هەستەکەم ناتوانم ماندووم یاخود لە ماڵەوە دانیشتم کاتێکی کەمم هەیە پەیوەندیەکم بۆیە یا مێسێجێکم بۆیە ئەو قسەی مامۆستام بیرەکەوێتەوە لە خۆم ئەبورم ئەڵم با وەڵامی بەمەوە. زۆر جار مناڵەکانیش لێم زیورە بن هەروەکو چۆن مامۆستا خۆشی ئاوای کرد کە ڕەنگە مافی دەروبەر و نزیکەکانی خواردبێت لە پاڵ ئەوەی کە خزمەتێک بە خوێنکارەکانی بکە. وەڵە ڕاستیە ئەتوانم بڵێم لەو پەیپەرە کە تا ئێستا بڵاوم نەکردوێتەوە و ئینشاڵڵا بڵاوی یەکەمەوە لە ڕاستیە ئەمڕۆ پێشەوەی بێم بۆ ئێرە ئەم خوێندەوە جارێکی دیکە. یعنی دڵم پڕ بوو لێتان ناشارمەوە خوا شاهیدە ئێستش ئەوەندە ئەبدەیتە یەک دەستکاری کەمی بکەم ڕەنگە بڵم بتوانم لە باشترین جۆرناڵە بڵاوی بکەمەوە. کە ڕێک هاتم من ئەوم کرد هاتم خوێندنەوەیەکم بۆ ئاکاری پزیشکی کرد، هاتم خوێندنەوەیەکم بۆ سوێندەکەی هیپۆکرات کرد. لەگەڵ مامۆستایە دەگیر بووم لەگەڵ ئەوەی کە سوێندەکەی هیپۆکرات کافی نییە بۆ ئەم سەردەبە. هەر ئەوە کافی نییە کە ئێمە ئەڵێین بەخواوەند سوێن دەخۆم یاخود لە بەردەمی مامۆستاکان و کۆمەڵگاکەمە بەرپرسیارانە لەگەڵ چارەخوازەکانە مامەڵاکەم، بەڵکو دەبێ هەندێشتی دیکەش ئیزافە بکەین بۆ ئەمە چونکە ئەمڕۆ ئێمە لە ئانی کرانەوەین مرۆڤاتی ڕوبەڕووی AI بۆتەوە دەیان بابەتی دیکەی بەکرێدانی ڕەحم و کلۆنین و یەک دنیادانانی دیکەمان هەیە مەرگ ئەزدروی تەرەحوم ئیوسەنەیزایەکە بولو بابەتانەی کە من زۆرترین گفتوگۆم لەگەڵ مامۆستایە کرد کە ئێمە چۆن لەگەڵ ئەمانە مامەڵە بکەین و فەلسەفە بۆ ئەمانە چی هەیە و ئێمە چۆن نتوانین وەکو پزیشکێک لەگەڵ هەموو ئەمانە مامەڵە بکەین. ئاخر کۆرس کە لەگەڵ یا بەشدار بووم لە ڕاستیا کۆرسی هونەری زانست بووم. لێرە شاجارێکی دیکە من سوودێکی زۆرم لە مامۆستا بینی. قسەیەکی کارل پۆپەر هەیە کاڵێ تیۆریایکی هەیە ئەڵێ هەر بابەتێک ئەگەر بێوێ زانستی بێ ئەبێ لە هەناوی خۆیە ئەگەری ڕەتکردنەوەی خۆی هەڵگرتە بێ جینا زانست نییە چونکە زانست لە تەوری گۆڕانکاریایە ئەگەر نا ئەبێتە دۆکترین ئەبێتە دۆگما ئەبێتە عەقیدە لە ڕاستیە. من هاتم ئەم قسەی کارل پۆپەر کە بە تەحدید لەسەر دەروونشیکاری ئەیکا لەسەر سایکۆئەناڵیسیکا و لەسەر مارکسیزمێکا من هاتم بەشەکەی خۆمم هەڵبژار کە بریتیە لە دەروون پزیشکی هاتم تحلیلێکم بۆ ئەمە کە ڕەدێکم دایەوە ئایا ئەم قسەی کارل پۆپەر تا چەنە ڕاستە ئایا ئەکرێت بە دەروون پزیشکی بڵێن گەندە زانست سیدۆ ساینس ئەمە بنەماکانی زانستی تیانە ئەو سەش ئەو پەیپەرەش بە هەمانشەوە هەرماوە ومێ دەکەم توانم بڵاوی بکەمەوە ڕۆحی مامۆستا ئاسوودە بێ و من پێم وایە مامۆستا فاروق ڕووداوێکە کۆتایی نەهاتووە بەرپرسیارەتی لە هەناوی هەموومانە دروست کرد لە ڕاستیە و بێ درێژە بەم ڕەوتە بین و ئیشی لەسەر بکەین. زۆر سپاس بۆ هەموو لایەک. زۆر سپاس. سڵاو ڕێز بۆ خزمان و دۆستانی کاک فاروق. طبعا من کاک فاروقم لە حەوتێ شوباتەوە ناسی ئەوەی کە لەو کاتا تێبینیم کرد بەردەرکی سەرای کردبوو بە ئاگۆرا هەر بە جددی و تەنها تێکستێکی سەنگین و زەنگین کە لەو لە حەوتێ شوبات مابێتەوە کتێبەکەی ئەوە ڕووداوانە ڕۆیشتن شەکیدەکانیش لە بیر چوون و تەنانەت ئەو هەموو ئەو شتانێک کە هەبوون هیچی نەمان بەڵام کتێبەکەی ئەو ماوە تەکستەکەی ئەو ماوە نووسینەکەی ئەو ماوە و ئەکرێت تەطبیق بکرێ بۆ یعنی بڵێن بۆ مجتەمەعی هاوشێوە نەنێ ئەوە بوو کە کاک فاروق لە لای من کەسێک بوو کە لە هەر شوێکەوە شوێنەیە کرد بە ئاگۆرا لە کۆتەیە کە تۆ هەڵەسای هەستە کرد ئەوەکەی پێشوونی شتێ فێر بووی ئەمە بوو یعنی لێرم پرسیم لە هەر دێرە کەڕا لێ پرسیمتی چۆن فاروق ڕەفیقێکی کە دروستی وتم فاروق ڕەفیق زۆر کەسەن خوێنەوارن زۆر خوێنەوارن زۆر کەسەن زۆر دلێرن زۆر کەسەن فەلسەفەی شەزانن زۆر کەسەن زۆر کۆمەڵایەتین زۆر کەسەن مجتەمەعەکەی خۆیان زۆر باشەناسن زۆر کەسەن دەستنیشانی شەکەن ئەو مجتەمەع کەم و کوردەکە لە شوێن هەموو ئەمانە پێکەوە بێ بە فاروق ڕەفیق
هەر هەمووی جاوزای کەس چەند کەسە هەر بەجددی بزانێت کە چەند کەس ئەم کابراوە چەند کەس لە ئێمە ڕۆی لە یەک کاتا چەند کەس لە مجتەمەعی ئێمە ڕۆی لە مجتەمەعێکی تەمەڵ کە 100 ساڵی پێچێتە حاجە قایلێکی کۆی تر دروستەکە. یعنی ئەمە ئاسان نییە پڕکردنەوەی و وڵا ئەبێ ناسینی ئەوە زۆر گرینگە کە ئەمە بتوانین سوزانێکین چۆن خۆمان لە کەسێکی وا نزیکەینەوە نزیک بینەوە لە کەسێکی وە. تەبان خەمێکی قورسە سەر دڵی هەمووتانە، یعنی ناخۆشە بیکەیتەوە کە تۆ کەسێتە نابینی داوە هەرچەنێ بەو کەسە نزیکتر بێ ئەو خەمە قورسترە. من لێرە نامەیەکی ئالبەرت ئاینشتاین خوێنمەوە کە من هەستەکەم فاڕۆغرافیق ڕێکەمە بوو، یعنی خەمێک لە دڵیا بوو من نازانین چی بوو، خۆش لەوەی نەیزانی بێتی خۆش زانیوەتی حتمما، بەڵام ئەم خەمەی بە لە باوشکردنی هەموو مجتەمەعەکە ویست بڵێن هێور کاتەوە. ئەمە ڕێک ئەو پێشنیازی ئاینشتاینە کە بە مناڵێکی کردووە. ئەوە خوێنمەوە جارێکی کە ئەمە پێشتر ئەمەم هەر لە یادی هاوڕەیەکی ترمە خوێندوێتەوە دەوادی دکتۆر هاوڕێ وفاتی کرد. سەیرە شاری سلێمانی لە ساڵانی 1970 کۆمەڵە گەنجی زۆر سەیر و سەمەری یعنی سەیر و سەمەرەکە نا زۆر گەنجی واڵای پێگەیاندووە، یعنی ساڵانی 80 گەنجانی ئەو سەردەما فاڕۆغرافیقێکی لەوانەیە هەموو ئەو نووسەر و شاعیر و بیرمەندانی کە ئێستا لە مجتەمەکەیان هەمووی گەنجانی ساڵانی 1970 نازانم لەو کاس دەو سەردەما چی لە مجتەمەعا هەبووە چی لەم بنەوە هەبووە کە ئەمانە هەمویان هەڵقۆڵیون و ئیتر دووبارەش ناوە. تەوان بەرهەمێکی گەورەیشیان هەبوو کە ئەو بەرهەمە هەرێمی کوردستانە کە سەرەرای هەموو کەمایەسیەکانی لەوانەیە بڵێن شکۆدارترین ئەزمموی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەگەر مەسەرەن ئیسرائیلی بەهۆی ئەو ئسقەزاجە ڕەگەزپارێزیانەکانیەوە لێ دەرکەین. شکۆدارە چونکە خێربەتی خەڵکیەکە کە ویستیان شتێ بکەن و کردیان کەمایەتی زۆرە و ئەو کەمایەتیانە ئەو شتانە بوو کە کاکفاڕۆ دەستی لەسەردانە وێسەونەوە ناما خوێنمەوە. ئەنیشتاین چەند ساڵ پێش وفاتی نامەیەکی لە کیژێکی 19 ساڵانەوە پێدەگات کە بەهۆی مردنی خوشکە بچکۆلەکەیەوە خەمبار بوو و دەویست بزانێت ئەنیشتاین چی شتێکی پێیە بوو ئەو و داوای ڕێنمایی لێ دەکات. لە مانگی ئاداری 1950 ئەنیشتاین ئاوا وەڵامی دەداتەوە. مرۆڤ بەشێکە لە گشتێک کە ناومان ناوە گردوون، بەشێکی سنوودار لە فەزا و کات کە خۆی واتە بیرکردنەوە هەستەکانی ئەزمون دەکات. وەکو ئەوەی شتێک بێت جیاواز لەوانی تر، جۆرێک لە وەهمی ئاگامەندی. ئەم وەهمانە بۆ ئەو جۆرێک زیندانە کە ئێمە سنووردار دەکات لە ناو خواستی کەسی و میهرەبانی بە چەند کەسێک خێزانی ئێمن. ئەرکی ئێمە ئەوەیە بە فراوانکردنی بازنەی میهرەبانی و دڵسۆزی خۆمان لەو زیندانە سەربەست بکەین تاوەکو هەموو مرۆڤایەتی و هەموو سروشت بە جوانیەکەی وە لە باوش بگرین. هیچ کەس ناتوانێت بە تەواوەتی بگات بەم ئامانجە، بەڵام هاوڵدان بۆ وەها ئامانجێک خۆی لە خۆیدا بەشێکە لە ئازادبوون و بنچینەیەکە بۆ ئاسایشی دەرونی. بەڕای من فاڕۆغرافیق ئەوەیە کرد. زۆر سپاس. ئێوارەتان باش. ماتەم گەڕانی بەڕێز کەس و کار و خۆشەویستانی مامۆستا فاروق، زۆرم پێ ناخۆشە خوێندکارەکانی مامۆستا لێرێن و مامۆستا خۆی لێرە نییە. ڕاستەکەیەوەیە من ئێمە چەند ساڵێکی زۆر لەگەڵ مامۆستا لەو کۆرسانەیە بەشداریمان کردووە و مامۆستامان بووە و ئێمە خوێندکاری بەڕێزی بووین. لەوانەیە بۆ ئێمە ئێستا لەگەڵ دکتۆر زاندارە لێ باسم کرد بۆ ئێمە ڕووداوێکی زۆر قورس و ئەوەیە کاریگەرە کە هێشتا زۆر شتمان ناوە ئێمە پێ بگەین. ڕاستەکەوێ و پەترەی ئێمە لەگەڵ مامۆستا فاروق بووین و خوێندکاری بەڕێزی بووین. ئێمە لەگەڵ پیاکا بووین کە کارێکتەرێکی زۆر بەهێزی ناو مێژووی نێوەندی فکری و فەرهەنگی کۆمەلگای کوردیە. ڕەنگە بەڕای من دروستبوونەوەی کارێکی قورسە لە مێژووی ئەو مەودەی گەڵ کاک فاروق بووین. ئێمە باش تێگەیشتین کە فەلسەفە چییە و کاک فاروق ئەوەی بۆ ئێمە ڕێکردەوە کە ئێمە بزانین چیەکەین لە ژیانی خۆمانە. ڕاستەکەیەوەی ئێمە لە ڕێی کاک فاروق ئێمە بە مەنهەجی کراین لەو مەجالەیە. من هاوڕەکان ئێستا زۆربیان لەوانەیە لێرن ئاگایان لێ ئێمە بە پەرش و بڵایی چوونێتە ناو کۆرسەکانەوە، بەڵام کاک فاروق زوو توانی ڕێکمان بخاتەوانێ و دەورێکی کاریگەری هەبوو لەسەر ژیانی ئێمە. یعنی ئەو مەجالە گەورەی فەلسەفە کە پێڵێن ئینجازی عەقلی ڕەنگە ئینسانی کوردی
ئەگەر کاک فاروق نەبووە لێرە بەبیرکردنەوەی کوردی بەهەس و شعوری کوردی وەکو مەجالەکانی تر لەم ناوەیە هاتو ئەوڕۆی بەس ئێستا ئێمە لە ناو مێژووی ئەم ناوایە قەتعەیەکی فکریمانەیە قەتعەیە کاک فاروق دروستی کردووە سەرپەرشتی کردووە و بە جۆرێ لە جۆرەکان شتێکی بۆ ئێمە بنیان ناوە کە ئێمە بتوانین ئیشی لەسەر بکەین. من لێ تاینە شارمەوە قسێکی خۆی هەبوو قسێکی سوقراتە بوو زۆر جوان بەکاریە ناوی ژیانێ تاقی نەکرابێتەوە ژیان نییە و فعلا ئەمەی لە ناو ژیانی خۆیان بەرجەستە کرد کاک فاروق. یعنی کاک فاروق بەر هەموو کورد کەم و کورتەکان و کێشەکانی کۆمەلگای کوردی گەوت 2000 بەتەنیا خۆی مایە و شار و شادی کرد تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆنی کرد وڵات بە وڵاتی کرد ئەو ئایدیانی لە مشکێ بەویست بیگەیەنێت. بۆ ئێمە خەموو کەسێریشی گەورەیە. من زۆر یادگاری مەڵ کاک فاروقایە لەبەر کاتی زۆرامتان لەوانەیە هین نەکەم بەس شتێکەیە کە ئەزانم کاک فاروق پێی گەشتووە بیرمێ لە ئامادەکردنیکێ لە پەیپەرەکانە من کێشەیەکم لەگەڵ دیالۆشی فلاتونە هەبوو فایدۆن بوو وتی وەرە بۆ ماڵەوە بەڵام چوومە ماڵەوە لێیان من تێگەیشتم کە کاک فاروق لە ژیانی خۆیان چی بکات. ڕاستیکەوێ لە فایدۆنە ئیفلاتون لەسەرەوە کە فەلسەفە مەشقکردنی مەرگە بەڵام مەرگ بۆ مانایی کە تۆ ڕۆحت ئامادە ئەکەیت پاش یەکەیتەوە تەتهیل یەکەیت و ئامادەیەکەی بۆ ئاسێکی بەرز یعنی کایتر ئایدیاڵەکرێ بۆ سەرەوە. کاک فاروق فەلسەفە وەکو جۆرێ لە مەشقکردنی مەرگ وا بوو ڕۆحی خۆی پێپا کردەوە بە پاشی گەڕایەوە کاک فاروق. سپاسانەکەم جارێک کە پرسوسەری خۆشتان پێ ڕاگەێنم و بەداخەوە. ڕۆژتان باش 3 ساڵ بەر لە ئێستا بە دیاریکراوی لە ڕۆژی 24 حوتی 2023 برای هێژام کاکە ڕەوەس بەرپرسی هۆڵی سینەما سالم لێرەیە. ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەس لە یادی 100 ساڵەی ڕێکەوتنامەی لۆزانە بیرمان کردەوە لەوەی کە لە یادی 100 ساڵی لۆزانە دەبێت شتێ بکەین بۆ ئەوەی کە خەڵک بە ئاگا بێتەوە لەوەی لە 100 ساڵی ڕابردووە کورد توانیوێتی لە کوایە خۆی ببینێتەوە یان دەبێ ئەو کارانەی کە هەیەی چی بکە. ئێمە وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەس لەگەڵ هاوڕێیانم لە دەستەی کاژێڕی لە کۆبنەوەیە بووین بە مانگێک پێش یادی 100 ساڵی لۆزان بیرمان کردەوە لەوەی کە تەنها کەسێک کە بتوانێت قامچی لەسەر هەموو ئەو کێشانەدا بنێ بیرمەندی گەورە دکتۆر فاروق ڕەفیق. دانیشتین و لە موزەخانەی دکتۆر جەمال لەبەس جارێک و 2 جار و 3 جار کۆبووینەوە. هەموو ئەو کۆبوونەوانە تۆمارکراون و هەڵمان گرتووە وەکو ئەرشیفێک لە لامان پارێزراوە و ئێستا ئێمە لەسەر هێڵین لەگەڵ خانی حکمت بە تایبەتی بەڕێز کاک دانا ئیسماعیل بۆ ئەوەی کە ئەو ئەرشیفا وەکو خۆی هەڵبگیرێ. لەناو هەموو کوردستانە بە تەنها ڕێکخراوی ڕۆشنبیری جەمال لەبەس یادی ڕێکەوتنامەی 100 ساڵی لۆزانی کردەوە لەم هۆڵەیە و بە شەرەفێکی گەورەوە بڕیارماندا کە خۆی نەزانێ خەڵاتی قەڵەمی هاوڕێیەتی جەمال لەبەسمان بەخشی بە دکتۆر فاروق ڕەفیق کە یەکەمین خەڵاتی قەڵەمی هاوڕێیەتیە لە لایەن دکتۆر جەمال لەبەسەوە بەخشیمانە بوو. قەڵەمێکی گرانبەهایە و یەکێکە لەو خەڵاتانەی کە تاکو ئێستا زیاتر لە 12 کەس لە کوردستان لە دەروی کوردستان وەریان گرتووە. ئەوەی بۆ ئێمە گرنگ بوو کە دەستیشانکردنی بیرمەندێکی وەکو دکتۆر فاروق ڕەفیق بۆ خۆی کارێکی گەورەیە لەبەرەوەی ئەو لە ڕێی عەقڵێکی تازەوە کاکە ڕەوەز لە یادێتی لە ڕێی بۆچوونێکی تازەوە بە تایبەتی لەسەر ڕژێمی ئاپارتایت لە کوردستان و لە عێراقا چی بە مەسەلەی کوردەکە لەو کوانەوە قسەی لەسەر کرد بەڕاستی و خۆشبەختانە ئەو ئەرشیفە ماوە و دەستگای میدیایی کورسات ڕاستەوخۆ ئەو سیمینارەی لێرەوە
پەخش کرد لە کەناڵی کورسات نیوس. بۆ من جێگەی خۆشحاڵی بوو وەکو بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنی جەمال لەبەس وەکو موزەخانی جەمال لەبەس کە بتوانین لەگەڵ عەقڵێکی تازەیە پەیوەندیمانە بێ بۆی بتوانین نەک لەسەر لۆزان لە ڕاستیە لە ڕابردووە هەمان بوو کە لەسەر ڕێکەوتنامەی سان ڕیمۆ ڕێکەوتنامەی چاڵدێران واروەها ڕێکەوتنامەی سیڤەر لەسەر هەموو ئەمانە بەرنامەمان هەبوو کە بتوانین پێکەوە تەواوی بکەین بەڵام بەداخەوە مردن ڕێگەی نەدا و بەڵام ئەگەر نیشتیمان چەند دڵێکی هەبێ یەکێک لە دڵەکانی لە کار کەوت بەڵام باڵ و دەست و قەڵەم و بیر و هزری بەردەوام لە ناو مێشکماندا زیندووە. من سپاسی ئەو ڕۆژانەکەم سپاسی ئامادەبوونی ئەوەکەم ئومێد دەکەم ئێوە هەمیشە شادمان بن دکتۆر فاروقیش جێگەی فیردەوس بێت. سپاس. سڵاو ڕێزم هەیە لە خزمەت هەموو لایەک. ئەمن وەک سکرتێری نووسینی ژۆرناڵی ئاوەس شانازی ئەوەم پێ بڕا کە 2 ساڵ وەکو هاوڕێ و هاوکاری نزیکی کاک دکتۆر لە خزمەتی دابم. ڕۆژێک بەر لە کۆچی دوایی ڕۆژی دووشەممە ئەمن چوومە ئۆفیسی ئاوەس کە باس لە بابەت و مژارەکانی ژمارەی داهاتووی ئاوەس بکەین. وتم کاک دکتۆر ماندوود دەبینم زۆرت ماندوو دەبینم. گوتی ساڵانی هەشتا لەگەڵ نووسەرێک کە دەیزانی من زۆرم خۆش دەویست شکور مستەفا گەڕاینەوە لە بەغداوە بۆ کوردستان تی شەو لە کفری ماینەوە تەمەشام کرد نیوە شەو هەستم بینیم شکور مستەفا ڕادۆیەکی بەجوێیە و لە حەوشە دانیشتۆ و جۆ لە ڕادۆ ڕادەگرێ. گوتم مامۆستا ئەوە تۆ نەخەوتووی؟ تێژ لە خۆشەویستی هەموو جارە پێی دەکتم فاڕۆقی برام گوتی فاڕۆقی برام ئەمن ناخەوم. گوتم یانی چۆن ناخەوی؟ گوتی من خەوم نییە. گوتم مەخە یانی چۆن یانی هەر ناخەوی ناخەوی؟ گوتی نا من خەوم نییە من ساڵانێک کە ناخەوم بەس لەوانەیە بۆ پشودان چایەک لەسەر یەکدا بنێم. بە منی کوتی من ئێستا بۆ خۆم بوومەتە شکور مستەفا. ئەو ڕۆژە ئەو بە یەکەم جار شتە باز دەکەم گوتی 15 ڕۆژە من نەخەوتم 15 شەو ڕۆژە نەخەوتم. ئەمن گوتم نەگلەی ڕەخنە لێ دەگرم کە تۆ دەنگ ناکەی بۆ ئەو مۆزوع دەبێت پێمان بڵێ. ئەو ڕۆژە باوەڕ بفەرمووم بۆ 5 پرسیاری تەوەرەکانی ژمارەی داهاتوومان کە لەسەر دەستورە 2 سەعات مشت و مڕمان کرد. لەسەر یەک وشە جاریوا بوو 10 دقە منی ڕادەگرت دەیگوت دەبێ وشەی ئاوا لێ بکەین ئاوا لێ بکەین. یعنی یەک ڕۆژ پێش لە کۆچی دوایی کاک فاڕوق بە ئەو پەڕی وریایی بە ئەو پەڕی وشیاری بە ئەو پەڕی ژیری بە ئەو پەڕی ئەو ڕۆحیەتە فەلسەفەی کە هەیبوو قسەی دەکرد. وە کاتێک کە گەیانمەوە ماڵێ من تا 8:30 نۆش کە بە مەسێز لەسەر خەت بین بەردەوام بۆ کاروبارەکان لە پەیوەندیدا بووین. من ئەوەندە دەڵێم کە کاک دکتۆر فاڕوق میراتێکی گەورەیە بۆ هەموو کوردستان میراتێکی گرانبایی کە دەکرێت بۆ 100 ساڵ و 200 ساڵی داهاتووش ئێمە لەسەری بنووسین و لەسەری قسە بکەین. لە ڕاستی فەلسەفە و معریفە لەلای ئەو بەس زانست نەبوو لەلای ئەو فەلسەفە یانی ژیان. من ئەو 2 ساڵێکە لەگەڵی بووم ئاگام لێ بوو هەست و کەوتیشی بە معنای واقعی لە پەیوەندی لەگەڵ فەلسەفە مەسە بۆ نمونە هەر دەستور کە ئێمە لە ژمارەی داهاتوو دەمانەوێت باسی بکەین ئەو وای پرسیارەکان داڕشت کە چی بکەین لەو هەرێمی کوردستانە کە ئەو هەموو نەیار و ناحەزە هەیە کە دنیا دانی پێدا ناین بەڵام بۆ خۆمان ئامادە نین بە دەستورێکدان بە خۆمان دابنین لە ڕوانگەی فەلسەفە و معریفەوە چی بکەین کە ئێمە دەستورێکی باشمان هەبێت. ئێمە وەکو دامەزراوەی ئاوەز و کوردستان کڕۆنیکڵ شانازی بۆ دەکەین کە 2 ساڵ لە خزمەت کاک دکتۆر فاڕوق دابین و ئەوشتان پێ بڵێم کەسایەتی کاک دکتۆر فاڕوق جۆرێک بوو هیچ کەس نەیدەتوانی خەتی پێ بدە هیچ کەس یعنی سامی ئەوەندە زۆر بکەی ئەوە نەبوو بڵێ من ئەو هێڵت بۆ دیاری دەکەم تەواوی استراتیژیەکانی ئەو پرۆژەیە کە پرۆژەیەکی زۆر گەورەیە بۆ خۆی دیاری کردووە و ئەو پرۆژەیەش وەکو میراتی کاک دکتۆر بەردەوام دەبێ ئێمە بەنیازین لە چلەکەیدا لە هەولێر مەراسمێکی زۆر بەشکۆی بۆ بەڕێوەبەرین 2 تا 3 کتێبی چاپ نەکرایی بۆ چاپ ژمارەی نوێی ئاوازی شەر لێ پێشکەش بە ئامادەبووان دەکەین و تەنها ئەوەندە دەڵێم کە ئەو شەو نەخوونیانەی کە کاک دکتۆر فاڕوق کێشای لە پێناوی نەتەوەیەکدا بوو کە تا سەر ئێسک خۆشی دەویست و تا سەر ئێسکش لە بەرابەریدا زبر و تون بوو چونکە ئەو تاڵیانەی کە ئەو دەیبینی هیچ کام لەو کەسانێک کە ئێستا پێیان وایە ئەو زبرن نەیبینیوە
بە معنای واقعی وشە دژی حەشامات بوو چونکە خۆشەویستی میلەتەکەی وای لێ دەکرد کە ئاوا بە زەخی و بە ئاشکایی بەخۆی بڵێ خەرەنگێز بە قەولی نالی گوتنی بەعزە ئینسانی هەیە خەمقوتیە من خەمی خۆم و خەمی عالەم دەخۆم بەڕاستی کاک دکتۆر خەمی خۆی دەخوارد بۆ ئەوەی کە ببێ بە خەمخۆری ئەو وڵاتە و خەمی هەموو نەکە کوردستان بەڵکو هەموو مرۆڤایەتی دەخوارد زۆر سپاس ئەم کاتەتان باش ماتەمگێڕان هاوڕێیان خزمان دۆستان بەداخەوە ئێمە لە وڵاتێکەژین لێوان لێوە لە ڕق هەتا ماوین جێمان نابێتەوە کە مردین دەڵێن جێی پڕ نابێتەوە من ئەمەوێت دووسێ بیرەوەری خۆش جارێکیان بێ شوێن بووین شوێنمان نەبووم فترەیەک لە غەزەل نووسی بازار ناو بازار بووین لە شوێنە گەڕان شوێنێکمان دەستکێ من و دووسێ هاوڕێی تر نێرێن تم کاک فاڕۆ با شوێنێ بەکرێ بگرین چیجا فەلسەفە بەکرێ دەکرێ ئەمە یەکێ لەوە ڕۆژێکیان لەگەڵ کاک حەمەشوان وان دەڕۆیشتین بە سیارە حەسەنزیرە گۆرانی حەسەنزیرێکی لەسەر بوو سەبری دەڵێ شوو ناکەم کاک فاڕۆکی کوڕە با بە شووشێکی تەلاقشی وەرگرت یەکی تریشیان کە ئەخیرجار بوو ڕۆژێکیان زۆر کۆرسەکەمان زۆری پێچوو ینی ئەوەندە دانیشتنی دیر زۆر بێتاقەت بووین تەواو بووین هاتینە دەرێ ماڵەوە تەلەفۆنێکی کوتێرە و کەی دێەوە کاک فاڕۆکی کوتی چێ یەکتم وەڵام ماڵەوە یەکتی چێ دەڵە وەڵا وەرەوە نانەخۆی تیستانە یەکتم وەڵا ئەڵێ کفتەمانە یەکتی وەڵا لە فەلسەفە بۆ کفتە ئێمە حەقیقەتەن شتێکمان لە دەستدا زۆر ناخۆش بوو لەم فترەیەدا بەڵام ڕۆژێکیان کۆرسمان بوو لە لێرە لە قاتی سەرەوە بەیانێکیان ها زۆر بێتاقەت بوو وتم کاک فاڕۆسی وتی وەڵام شۆ برادێک شتێکی بۆ ناردووم و کتێبەکەی هەیە کاتژمێرێک بۆ نیوە شەو هەر بەو نەسەی خۆی کوتی جاهیلێک نووسێتی فاڕۆق کێشەی لەگەڵ سەعات هەیە ئەو بە سەعاتی دەست تێگەیوە هیوادارم ڕۆحی شاد بێت من ئەو قسانم گێڕاوە بۆ ئەوەی کە هەلانی کتێبەکانی نەبێت ئەیانە قسە خۆشەکانیشی چونکە زۆر جار قسەی وایە کرد کە من هەندێکیانم نووسیوەتەوە لەو دەفتەرانەی کە ئینشەڵا بڵایانەکەمەوە زۆر زۆر سپاس دووبارە سپاس بەڕێزان سڵاتان لێبێ بە ناوی خێزانی دکتۆر فاڕۆق ڕەفیقەوە بە گەرمی سوپاسی بەڕێزتان و هەموو ئەو لایەن و کەسایەتیانە ئەکەین کە هەر لە سەرەتای بیستنی هەواڵەکەوە هەتاکو ئەمڕۆ ئەگەر بە وشەیەکیش بوو بێ هاوسۆز و هاوخەمی ئێمە بوون بەڕێزان لێرە نەبوونی دکتۆر فاڕۆق ئەگەرچی کۆستێکی گەورەیە بۆ خێزانەکە بێگومان لە هەمان کاتە کلێنێکی گەورە دەبێت لە کتێبخانەی کوردیدا بە تایبەت لە بواری فەلسەفەی سیاسی و لۆژیک خەمی گەورەی دکتۆر ئەوە بوو جۆرێک لە تێگەیشتن بۆ لۆژیک پێشکەش بکە ئەو پێی وا بوو ناوەندەکە بۆتە ڕووبەرێک بۆ هەڕشتنی هەموو بیرکردنەوەیەکی نالۆژیکی کە بەرامبەرە لەگەڵ بیرکردنەوەیەکی ئەقلانی و ئارگۆمنتسازی کە ئەم هەوڵەشی لە هەرێک لە کتێبەکانی لۆژیک و هونەری ئارگۆمنتسازی و بیرکردنەوەی ڕەخنەی و چەند کتێبێک و بەرهەمێکی دیکەی تا دەبینێت ئێمە وەک خێزانی دکتۆر فاڕۆق بە ئەرکی خۆمانی دەزانین و ئەو شانازی گەورەیەشمان هەیە کە پارێزگاری لە میراتی فکری و معرفی دکتۆر بکەین بێگومان بە هاوکاری هاوڕەکانی بۆیە ئێمە و ئێوە لە پرۆژەی دیکەی معرفیدا یەکتری دەبینینەوە زۆر سپاس بەڕێزان هەموو گۆرانیانەیە میێوارەیە پێشکەشتان کرا گۆرانیە دڵخوازەکانی فاروق ڕەفیق و حەزمان کرد وەکو وەفا و خۆشەویستیەک پێشکەش بێەوەی بکەین ئێستاش بە گۆرانیەک ماڵاوایی تامیەکەین کە هەمیشە فاروق ڕەفیق لە دڵ مناڵەکان یاویتەوە ئەوە گۆرانی دڵخوازی ئەو بوو ئێمەش حەزەکەین پێشکەش بێەوەی بکەین Şervan, kendi yanar ki olmaz, tüm
بەرەمانە